بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاکی پێشەوامان نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولسر یار و یاوەرانی ولسر ئالی ئەطهاری ولسر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەمڕۆژ خودای گەورە فەرسەتی دا کە بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست بگەمەوە لە بەرنامەکەی خۆتان سەرمەشقان. خۆشەویستانم، ئەمڕۆ ئەچینە خزمەت پیاوێک و دانا و زانا و مەردێکی تری ئەم ئیسلامە کە بەڕاستی شتێکی زۆر گەورە و خزمەتێکی زۆر گەورەی ئیسلامی کردووە، ئەویش تاریقی کوڕی زیادە. تاوان پێش ئەوەی باسی تاریقی کوڕی زیاد بکەم کە سەرکردەیەکە لەو سەرکردانەی کە فەتحی ئەندەلوسیان کرد کە ئیسپانیا ئێستا دەکا. ئیسپانیەکان و پورتوغالیەکان ئەو منتیقە هەر هەموو پێیان دەگوت ئیسپانیا. ئەم ئیسپانیایە بە حەوڵ و هیممەت و مەردایەتی تاریقی کوڕی زیاد نوری ئیسلامەتی لێ پەیدا بوو و 805 ساڵ ئیسلام بەردەوام بوو لە ئەندەلوس و هەزارەها عالم و سەرکردە و حەزارەتێکی زۆر ڕاقی پێشکەشی مرۆڤایەتی کرد و خزمەتێکی بێوێنە و بێنەزیری بەشەریەتی کرد و ئێستاش ئەوروپیەکان وەلایەت زالیش ئەگەر هەر پێشکەوتنێکیان هەیە هەر هەمووی لەبەر هەموو لە زادەی فکر و زەینی ئەو موسڵمان و ئەو زانا و دانایە نەبوون کە لە ئەندەلوس پەیدا بوون. ئازیزانم، مەسئلەکەیە پێم خۆشە بە وردی و بە کورتی باسی بکەین، ئەویش ئەوەیە ممکنە یەکێک بڵێ مامۆستا گیان موسڵمانان ئەسحاب لە مەککە و مەدینە چ شتێک وەی لێکردن بە هەزاران ئەمیال بڕۆن ئەو سەحرا و ئەو چێو و شاخ و دۆڵەی ببڕن بە سواری ئەسپ و بە سواری عشتر و بە پێیان بچن خۆیان بگەینە ئەندەلوس. باشە بۆچی وایان کرد؟ لەبەر چی وایان کرد؟ بۆ شوێن و جێگا و ڕێگای خۆیان بەجێهێشت؟ ئەو فراوانکردنی پاوانە چییە؟ مامۆستای بەڕێز، تەبعاً ئێمە وا ئەزانین، زۆرێک لە ئێمە وا فکر دەکاتەوە، وا دەزانی ئەم ڕۆیشتنی ئەسحاب و تابعین و لە جەیشی ئیسلامی کە چووە شیمالی ئەفریقیا و چوویتە میسر و چوویتە شام و چوویتە ئەندەلوسی فەتح کردووە، وازن دەبا کە ئەوە وەکو باقی ئەو جەیشانەی بووە کە جەیشی غەیری موسڵمانەکان کە دنیایان داگیر کردووە. وا فکر دەکەنەوە جەیشی موسڵمان وەکو جەیشی هۆلاکۆ و وەکو جەیشی تەتەر و مەغۆڵەکان بووە خەڵکیان داگیر کردووە. وا فکر دەکەنەوە ئەوە جەیشی موسڵمانان وەکو جەیشی ڕۆمەکانی ئەسکەندەری مەقدونی و ئیمپراتۆریەتی ڕۆما چووە هەموو دنیای داگیر کردووە. یاخود وا فکر دەکەنەوە چوونی موسڵمانان لە بۆ جیهان و فەتحی موسڵمانان بۆ شارەکانی تر لە غەیری خۆیان تەنها پاوان پەیداکردن و هۆکاری ئابووری و
و داگیرکردنی وڵاتان و خواردنی خێر و بێری وڵاتان وەکو باقی ئەوروپیەکان لە سەدەی 19 و 20دا هەموو عالەمی ئیسلامیان داگیر کردبوو. بەڵام ئازیزانم پێم خۆشە بزانین جەیشێک لە غەیری جەیشی مسلمانان هەر جەیش و عەسکەرێک و سەربازێک کە دنیای گرتبێ یان شوێنێکی گرتبێ بۆ سێ هۆکار بووە. هۆکاری یەکەم بۆ زیادکردنی زەوی و زار و پاوانی خۆی و خواردنی خێر و بێری وڵاتەکان وەکو ڕۆمەکان. ڕۆمەکان بەڕاستی دەیانویست بوقعەی جوغرافی خۆیان پاوانی خۆیان گەلە زۆر بکەن لە دنیادا. فعلاً ڕۆمەکان توانیان ئەوروپا و ئاسیا و زۆرێکیش لە ئەفریقیا داگیر بکەن. یاخود هەبووە جەیش دەرچووە غەیری مسلمانەکان بۆ ئەوەی فکر و بۆ ئەوەی بۆچوونەکانی خۆی و بۆ ئەوەی مەزهەبی خۆی و بۆ ئەوەی بیرۆکەی خۆی لەسەر خەڵک فەرز بکاتن و خێر و بێری خەڵکەکەش بخواتن وەکو ئەوروپیەکان و وەکو ئەمریکیەکان. یان هەندێک جەیش، هەندێک سەرباز، هەندێک دەولەت چوونە وڵاتانیان داگیر کردووە تەنها لە بۆ ئەوەی کە حوبی کوشتن و داگیرکردنیان هەبووە. تەنها چونکە لە ناخی خۆیان غەریزەی تەمەلوک و غەریزەی پاوان زیادکردن و غەریزەی کوشتن و تارانکردنیان لە ناخیدا هەبووە وەکو تەتەل و مەغۆرەکان. بەڵام جەیشی ئیسلام، جەیشی مسلمانان لە هیچ لەو سێیانە نەبووە و هۆکاری ئەم سێیە نەبووە کەوا دنیای فەتح کردووە و توانیەتی حتا ئەندەلوسیش بچێتن. تەنها بۆ یەک مەبەست چوونە، بۆ یەک هەدەف چوونە، ئەویش تەبلیغی ڕیسالەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەموو دنیا. تەنها و تەنها تەبلیغی ڕیسالەی ئیسلامە و گەیاندنی نووری قورئانە بە هەموو گۆی زەویدا. بۆیە هەر کاتێک کە مسلمانان چوو بنە شوێنێک ئیلا پێش ئەوەی شەڕ بکەن، پێش ئەوەی بستە ناو شارەکە، پێیان گوتوونە ئێمە هاتین تەبلیغی ئەو دینە بکەین، ڕێمان بدەن با بین باسی ئەم دینە و گەورەیی ئەم دینە و عەدالەتی ئەم دینە بۆ ئەو خەڵکە چەوساوە بکەن. تەمان حتمەن دەوڵەتەکانیش وڵاتەکانیش حاکم و مەلیکەکانیش ئەمەیان پێ قەبوڵ نەبووە کاتێک دینێک بێ باسی یەکسانی لە بینی گەورە و بچووک بکە، دینێک بێ عەدالەت و ڕووناچی و ئازادی پێبێ. بۆیە مانع بوونە و بووینە بەربەست لە بڵاوکردنەوەی ئەم دینە و ئەو پەیامەی خوددادا. ئەگەر نا هەر شوێنێک کە دوعات و بانخوازان چوو ببن و خەڵکەکەش و دەسەڵاتدارەکەش منعی نەکردبن، هیچ کاتێک شەڕ لەوێ ڕووی نەداوە. وەکو ئەندەنووسیا گەورەترین وڵاتی ئیسلامی کاتێک کە بازرگانەکان چون بانگەوازی ئیسلامیان لێ کردو لە پاشەوان دوعات و بانخوازان و عولەما و زانا و داناکان چون، حاکم و دەسەڵاتدارەکانی ئەو وەخت هیچ مانعەتیان لەگەڵ نەبوون بۆ یەک تاقە سەربازیش نەچوو بۆ ئەندەنووسیا. مادام ڕێی داوا ناگرن، مادام ڕێی بانگەوازی ناگرن، ئیتر موجب نییە شەڕ بکەن. بۆیە ئەگەر گفتوگۆیەکەی بینی ڕەبعی کوڕی عامر و بینی ڕۆستەم بزانن، ئەمە زۆر بە ڕاشکاوانە دیارە. ڕۆستەم کاتێککە ڕاوەسا بەرامبەر جەیشی مسلمانان گوتی کاکە پێش ئەوەی شەڕ بکەن یەکێک لە ئێوە بێ دوو قسانی لەگەڵ بکەم. ئەوانیش ڕەبعیان نارد. ڕەبع مسلمانێک لەو مسلمانانەی کە لە ناو جەیشی مسلماناندایە، نە سرکردەیە و نە قائیدی عامە و نە هیچ ڕوبتوبەیەکی هەیە، بەڵام کەسێکە پەیامێکی پێ بۆ هەموو جیهان، ڕیسالەیەکی خودایی پێ بۆ هەموو جیهان ئەیەوێ بیگەیەنێ. بۆیە ڕۆستەم نەی پرسی کاکە ئێوە بۆ چ هاتوون؟ بۆ مەملەکەتی خۆتان بەجێهێشتووە و هاتوونە لە عێقەی ئێمەتان گرتووە. ئەویش گوتی ڕۆستەم ئێمە قەومێکین ابتعثنا الله لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد ومن ظلم الأديان ومن جور الأديان إلى عدل الإسلام ومن ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة. زان ربعي كوري عامر حمود بيام إسلام،
هەموو پەیامی قورئان هەموو پەیامی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام بە سێ وشە لە کیسرای گەیاند لە ڕۆستەمی گەیاند پێیگوت ڕۆستەم ئێمە کەسانێکین هاتووین بۆ ئەوەی خەڵک لە بەندایەتی بەندە لە عەبدایەتی بەندە دەربێنین بۆ عەبدایەتی ڕەبی بەندەکان کە ئەڵڵایە جەلە وەعەلا کە ئەڵڵایە ئەم خەڵکەی دروست کردووە و بژێوی ژیانی دەدا هەر ئەوی شایستێ ئەوەیە کە بپەرسترێ و کە سوزدەی بۆ بردرێ ئەوە یەک هەدەفی مسلمانەکان ئەگەر چوو بنە هەر شوێنێک ئەوە نەبووە قەتلی عامی مسلمانەکان بیان کوژن و تارانیان کەن نەخێر بەڵکو هاتوون یەکەمین شت ئەو خەڵکە لە بن چنجی زاڵم و زۆردارەکان کە خۆیان کرد بەخوا لەو خەڵکە دەربێنن ببن بە بەندەی خوای حەق ئەڵڵایە جەلە وەعەلا دوام ئێمە هاتوون لە ظولمی ئەو کەسانی بە ناوی دین زوڵم ئەکەن بە ناوی دین خەڵک ئەچەوسێننەوە ماڵی خەڵک بە ناوی دین ئەخۆن دەریان بێنین بەرەو عەدلی ئیسلام بۆ دادپەروەری ئیسلام بۆ ئەو دادپەروەریەی کە ئیسلام بۆ هەموو بەشەریەتی هێناوە کە هەموو خەڵک لە سایی ئەم ئیسلامەدا هەناسەی ئازادی هەڵەمژێ هەموو کەس بە حەقی خۆی ئەگا لە منداڵێک هەتا پیاوێکی گەورە لە ئافرەتێک هەتا پیرێژنێک بچووک بێ گەورە بێ گسکە بێ شا بێ گدا بێ اختیار بێ نەخۆش بێ هەر شتێک بێ ئەوانە هەموو حەق و مافی خۆیان هەیە لە دەوڵەتدا ئەوە دوو سێمین خوای گەورە ئێمەی ناردووە من ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة بۆ ئەوەی کە نەزانن خەڵک بەس دنیا هەیە ئەگەر کەسێک وە بزانی بەس دنیا هەیە و ئەوەی لە دنیا لێ مەحروم بێ هەتا لێ مەحرومە ئەوە بە هەموو قووەت و هێزێکدا ئەگەڕێ هەرچی حەزی لێیەتی ئەوەی ئارەزوویەتی ئەوەی نەفسی دەوێ بەدەستی بینی جا حەق بێ ناحەق بە خۆشی بێیان بە ناخۆشی بە شەڕ بێیان بە ئاشتی دەبی بەدەستی بێنێ بە فێڵ بێیان بە بێفێڵ بە هەر شێوەیەک بکەواتە دنیا ئەبێتە جەنجاڵ ئەبێتە فەوزا بچووک ئەبێتەوە بۆیە بانجی ئەم خەڵکە دەکەین لەو دنیای بچووکە و ئەم تێڕوانینە بچووکە بۆ دنیا بۆ سعەتی دنیا و ئاخرەت بە خەڵک برێن کاکە گیان خۆ هەموو ژیان بەس دنیا نییە دنیا بەشی دووەمی قۆناغی ئینسانە قۆناغی یەکەمی لە ناوزەجی داچێتی قۆناغی دنیام ئەوەی کە ئێستا ئێمە تێدا دەژین قۆناغی سێم لە ناو بەرزەخدا قۆناغی چارەم ئەوجا لە قیامەتدا ئێمە هەموو مەراحیلە سا لە مەرحەلەی دووەمی ژیان داین کەواتە ئەمە بچووکە بە نسبەت عالەمی بەرزەخ و بە عالەمی ئاخرەت و ڕۆژی دواییدا زەبڕاستی ئەم ڕیسالەیە زۆر گرینگە ئێمە بە خەڵکی برین ئازیزانم کە مسلمان ئەچن هەزاران کیلۆمەتر و میل ئەبڕن ئەو هەموو چێ و شاخ و داخ و بەحر و ڕووبارە ئەبڕن بۆ ئەوی بگەنە ئەندەلوس ئەو بۆ ئەوەی نییە بچن خێر و بێری ئەندەلوس بخۆن بۆ ئەوەی نییە کە وڵاتی ئەندەلوس تارانکە نەخێر بەڵکو ڕیسالەیەکی حەق و پەیامێکی ڕاست و دروستیان پێیە ئەنوێ خەڵکی ئەندەلوس لەو پەیامە مەحروم نەبن لەو نور و بەرەکەتەی خوداییە مەحروم نەبن لەو نیعمەتە ئیلاهیەی کە محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام بێبەش نەبن بۆیە مسلمانەکان بە قیادەی یەکێک لە سەربازە هەرە بە تواناکانی ئیسلام کە تاریقی کوڕی زیادە بەرەو ئەندەلوس ڕۆیشتن و فەتحی ئەندەلوسیشیان بە قسمەت بوو جا ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو باز دەکەین چۆن چوونە ناو ئەندەلوس و چیان کرد و خوای گەورە چیان لە بۆ ئاسان کرد تاکو گەیشتن بە خوای گەورەتان دەسپێرم. السلام عەلەیکوم ورحمة الله وبركاته.